سڵاوتان لێ بەزیزان و خۆشەویستان، هیوادارم لە ساغ و تەندروست بن. لەوانەی ئەمڕۆماندا باس لە گشت ئەو دەستەواژانە دەکەین کە لە ناو ژووری مێواندا بوونی هەیە. بەڕێزان لەگەڵمانە بن بۆ ئەوەی فێری تەواوی ئەو دەستەواژانە بن و تەواوی ئەو کەلوپەلانە بن، ناوی ئەو کەلوپەلانە بن لە زمانی ئینگلیزی و لە زمانی عەرەبیدا کە لە ناو ژووری میواندا بوونی هەیە. دۆر، باب، دۆر و کارتی ژوور. کارتی ژوور بەمە دەرگاکە کرێتەوە و بەمەش کارەبای ژوورەکە ئیش دەکات. بۆکسێک هەیە لێرە، بۆشایەک هەیە، ئەم کارتەخەیتی ئێرەوە بۆی کارەباکە ئیشکە. و ئەوەی کە لە تەواوی ژوورەکان مشتەرەکە، لە زۆربەی ژوورەکان، لە VIPەکان، لە سویتەکان سۆفا بێت. سۆفا ئەوەیە کە سۆفا، سۆفا قەنەفە. تەیبڵ مێز. چێر، چێر کورسی. مینی بار، مینی بار، مینی بار ئەمە سەلاجەی بچووک. تکری ئۆ کتری، کتڵ، کتڵ. تی پات، گلاس، گلاس و ئەو شتە سەفەریانەش. ئۆکەی. پەردە، کۆرتن، کۆرتن. میرۆر، کلینەکس، کلێنس. TV، curtain, air condition. Okay. Bed, bed. This is a double bed, king size bed. ئەمە جێگەیەکی گەورەیە، بە جێگەی گەورەی دوو کەسیە وترێت king size bed or double bed, double bed. Okay. Decoration, you know, spotlight, spot. و کەنتۆری جلوبەرێک پێوترێ lockers, locker, locker, lockers. و شتێکی تر bathroom, bathroom, bathroom. Mirror, sink, sink مغسلة. hair dryer, toothpaste, toothpaste معجونی ددان و toothbrush فڵچەی دەمودەدان. toothbrush, toothpaste. soap صابون. toilet, flush. cleanse roll, toilet paper, toilet paper. This one, toilet paper. shower, shower. ئەمە شاوەرەکەیەتی باشە. soap, shampoo, shampoo. مە shampoo. remote, remote, remote. کۆنتڕۆلی تەلەڤیزیۆن، کۆنتڕۆلی سەتەلایت و کۆنتڕۆلی سبلیت.